لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا ژەمە خۆراکیەکانیش گۆڕانکاری بەسەردا دێت. بەشێکی زۆر لە ڕۆژەوانان مەترسی ئەویان هەیە کە کێشیان زیاد بکە بۆ ئەوەی کە ئەو مەترسیان تەواو بێت و نەبێتە هۆی زیادبوونی کێشیان و ژەمە خۆراکیەکان بە شێوازێکی ڕێکوپێک ئەنجام بدەن و ئەو سوودە هەروەها باز لە سوودەکانی ڕۆژوو دەکەین کە پێویستە ڕۆژوان ئەو سوودە تەندروستیەکان چین لەم ڕەمەزانەدا دەیکەین. بۆ قسەکرد لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیممان کردووە کە خاوەنی دکتۆرایە لە خۆراکەکاندا. دکتۆریان زۆر بەخێر بێن. زۆر سپاس. سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو سوودانە چین کە سوودە تەندروستیەکانی ڕۆژوان چین کە پێویستە هەموو ڕۆژوانێک وەری بگرێت. بنای خۆی گەورە و میهرەبان، سڵای خواتان لێ بێ. ڕاستی پێشەوەی بڕۆمە سەر دێمە سەر خزمەتە بۆ سوودە پزیشکیەکانی ڕۆژوو ئینشاءڵڵا. بەس ئەمە من لە باسم کرد لە هینێکی ترا باسم کرد، با بڵێن لە ڕیکۆردێکی ترا باسم کرد. ئەمێ باسی ئەوە بکەم هەندێک مەسج هەندێک حکمت هەیە لە پشتی ڕۆژووەوە کە خوای گەورە ئەوێ لە ئێمە لە ئینسانی بسڵمان بەوەی سوودی ڕۆژوو ئێمە سوودی ڕۆژوو بەدەست بێنین. یعنی بێجگە لە حکمەتە شەرعیەکان. من باسی حکمەتە شەرعیەکانێکم چکە بۆ ئەری من نییە کە یەکێکیانەوەی سەمع و تاعی خوای گەورەیە. من باسی سێ مەسجی ترەکەم کە زۆر گرنگە لە پشتی ڕۆژوو والله عەلەم خوای گەورە ئەوێ بە ئێمەی بیگەێنێ. خاڵی یەکەم خوای گەورە ئەوێ بیگەێنێ بۆ ئێمە کە ئێمە لە مانگی ڕەمەزان ئەگەر بتوانین لە حەڵاڵ دەست بگرینەوە ئەی باشە بۆ ناتوانین لە حەرام دەست بگرینەوە. ئەمە مەسجێکی زۆر گرنگە بەجددی، ینی لە خوای گەورە ئەوێ والله عەلەم بیگەێنێ بە ئێمە تو 7 سەعات لە حەڵاڵ لە ئاو خواردنەوە ئاو خواردن لە هەموو شتەکانی تر تۆ توانی دەست لێ بگریتەوە، ئەی باشە بۆ لە حەرام ناتوانین دەست بگرینەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم کە خوای گەورە ئەوێ والله عەلەم یەکێک لە مەسجەکانی تر و حکمەتەکانی تر ئەوەیە ئێمە بتوانین ئەو بربەستە حاجزە ئەو بربەستە نەفسیە لە کە ئینسان هەیەی بەرامبەر ئینسانی بسڵمان بەرامبەر بە خواردن هەیەی ئەو بربەستە بشکێنرێ. واتە چۆن ئەو بربەستە بشکێنرێ؟ واتە من ئەگەر پێشی مانگی ڕەمەزان توانە بێتم مەسەلەن بۆ نمونە پێشی ئیشوکارەکانم بکەم کاتێکە بە نانم خواردەوە باشە، بەڵام لە مانگی ڕەمەزانە هەموو چالاکیەکان و کردەوەکانم ئەەکەم نانێش دوورم لە نان خواردن و با بڵێن خواردنەوە. ئەمە بربەستی چکە ئینسان بربەستێکی بگەورەی هەیە بەرامبەر بە خواردن. لە مانگی ڕەمەزانە ئێمە هاتم بۆ تا هەموو کار و چالاکیەکانمانەکەین بەبێ خواردن و خواردنیش ناخۆین 16 ساعات بە ڕۆژەوە بین. ئەمە خاڵی ئەمە مەسجێکی تر لە مەسجەکان. حکمەتێکی تر لەم حکمەتەکانەویش حکمەتێکی گرنگە هەر لە مانگی ڕەمەزانە. خوای گەورە والله عەلەم ئەوێ لە مانگی ڕەمەزانە ئێمە بێ با بڵێن مەسروفاتی تاک و خێزان کەم بکەینەوە باشە، کە مەسروفات کەم بێ بۆ لە مانگی ڕەمەزانە چی زیابێ؟ سەدەقات زیابێ باشە. واتە ئەمە مەسجێکە بۆی کە ئێمە مەسروفات کەمەکەینەوە لە مانگی ڕەمەزانە بۆ ئەوی سەدەقات زیابێت، چاکە زیابێ. فأما زۆر گرنگە بۆی ئێمە بیزانین والله لەمە سێ مەسجی گرنگە لە پشتی ڕۆژووی مانگی ڕەمەزانەوە بە بەڵام ئەوەی من تێبینیەکەم بەجددی ینی هەندێک جیاوازە لەم بابەتە. ینی لە مانگی ڕەمەزانە سەیرەکەی سوپەرمارکێتەکان گەورە ترە بن، خەڵک زیاترە ڕاشت ئەکرا، هەستەکە مەسروفات زیاترە بێ. واتە ئەو حکمەتانە سەیرەکەی کەم جێبەجێ ئەکرێ بەڵام کەمتر. ئەمە ویستم پێشەوەی باسی چی بکەم؟ بێمە باسی با بڵێن سوودە پزیشکیەکان و سوودە تەندروستیەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزان. سوودە پزیشکیەکان و تەندروستیەکانی ئێستا چەندەها توێژینەوەی زانستی هەیە، کتێب دروستکراوە لەسەر بابەتی ڕۆژوو. هەم سوودی با بڵێن ڕۆژووی ئیسلامی و ڕۆژوو غەیری ئیسلامیشی سە کتێب با بڵێن لە کتێبی تیا دروستکراوە و توێژینەوەی زانستی تیا کراوە باشە. ئەگەر بێمە سەر خودی توێ با بڵێن ڕۆژۆی ئیسلامیەکەی ڕۆژۆکەی خۆمان، یەکێک لەو سوودانەی کە باس کراوە یەکێکیان چییە؟ لە مانگی ڕەمەزانە بەرگری لەش زیابێ. بۆ بەرگری لەش زیابێ لەبەرەوەی لەش ئەڕاتە حاڵەتێکی تەواریەوە باشە، کە ڕۆژتە حاڵەتێکی تەواریەوە تۆ 16 ساعات 7 ساعات خواردنی لێگریتەوە باشە، کە خواردن 16 ساعات 7 ساعات خواردن و خواردنەوەت لە لەش کردەوە لەش ڕاتە حاڵەتێکی تەواریە. لە کاتی حاڵەتی تەواریە لەش مەناعەزیاکە
پرۆسەیەکە بۆ زیادڕاهێنانەکەی با دڵنیاییەوە کە زیاد تۆ ڕەنگە بینەرەوە پرسیارە دروست پرسیاری لا دروست بێ بڵێ من عەسر کامەیە بەهێزبوونی بەرگری لەش خەریکە بورێمەوە لە برسا ئەوەیان شتێکی ترە ئەوەیان من بەرگری لەش ئەو لە کاتێکی تر باسی بەرگری لەش دژی با بڵێن بەکتریا دژی واتە مەناعی لەش زیابێ مەتەبێت جیاوازی بکەین لەسەر ئەوەی کە تۆ نان ناخۆی وزە ناخۆی وزە و با بڵێن پێکاتە خۆراکیەکانت لە لەشدا ئەبڕێنی ئەمەیان جیاوازە لەگەڵ بەرگری لەشایە بەرگریش ئەو خانانن کە لە لەش لە خوێنایە با بڵێن کە مەسئولن لەسەر بەرگری لەش لەسەر دژی بەکتریایە دژی ڤایرۆسە دژی سەرەتانە خانە سەرەتایانەکان ئەمە هەمووی بەرگری لەشە لەوەیە لە کاتی ڕۆژیمان ڕەمەزانە لە ڕۆژووە زیاکە ئەمە یەکێک لە سوودەکانی پزیشکیەکان و تەندروستیەکانی مانگی ڕەمەزان سوودێکی کە لە ڕۆژۆکان کە باس کرا و توژینەوەی لەسرە ئەویش ئەوەیە کە زۆر گرنگە بە جددی ئێمە لە مانگی ڕەمەزانە خۆتان نەزان ئەبێت ئەوەی کە خوای گەورە من باسی ڕۆژۆ ئیسلامێکاک ئەبێ خواردن کەم کرێتەوە ئەو خواردانەی کە کەمەکەی تۆ خۆت زاینان کەمەکرێتەوە برنج کەمەکرێتەوە با بڵێن بە شێوەیەکی گشتی با بڵێن شەکر و شەکرەمەنی و کە پێوترێ کاربۆیدرات بەنگلیزی یان بە کوردی شەکرەمەنیەکەن و شەکر و خواردنی شەکر کەمە بێتەوە کە ئەم خواردنی شەکرەکەم بۆ گرنگیەکەی لەکوێیە گرنگیەکەی لەوەیە ئەنسۆلین ڕێژەی ئەنسۆلین کەم بەرزەوە بوو هەچی مەشاکلی مەوەسا هەچی مەشاکلی تەندروستیە هەر زۆری مەشاکلەکان بۆی ئەنسۆلینەوە بوو کە ئەنسۆلین زۆر بەرزەوە بوو مەشاکل بۆ دروستەکە وەکو چی وەکو نەخۆشی شەکرا وەکو با بڵێن چوری دەوری جگەر وەکو مەشاکلی کیسی با بڵێن ئافرەتی هەیە کیسی با بڵێن سەرهێڵکردانی بۆ دروستە بێ مەشاکل کە PCOS پێوترێ باشە کێشەی زەختە کێشەی نەخۆشەکانی دڵە نەخۆشەکانی چوری خوێنە کۆمەڵی ئەم مەشاکلانە و بۆ کەمە بێتەوە دکتۆر لە حەدیسەکانە باز لەوە دەکرێت لەگەڵ توێژینەوەی زانستی کاتێکە دەوترێت دووشەمان و پێنجشەمان ڕۆژوگرتن سنەتە دەوترێت مەعیدە غەسلی خۆی دەکات ئایا لە ڕەمەزانە حکمەتە تەندروستیەکان چین لە بە ڕۆژوو حەڤە سەعاتەی کە تۆ بە ڕۆژووی ئایا هیچ گۆڕانکاریەکی جەستەیی ڕوو دەدات؟ ئەو یەکێک لە هەرە گرنگەش سوودەکانی تەندروستی مانگی ڕەمەزان بالموناسە بۆی بۆ باسی ئەو ڕۆژووی دوو و دووشەمە و پێنجشەمە بۆ بکەم ئێستا دایتێکەیە جۆرێکی خواردن هەیە لە هەموو دنیاە باشە باسەکرێت کە پێوتر 5-2 واتە 5 ڕۆژ تو هەر ڕۆژانە چیت خواردەوە بیخۆ دوو ڕۆژەکەی تر بە ڕۆژوو بە غەیری ئیسلامی ها 5-2 دایتێکە مەشهورە لە هەموو دنیاە باشە ئەمە کتێبی لەسەرە زانستیە حەقی زانستیە نایلاق پەیوەندی نیە 5-2 چییە؟ پێتەڵێ 5-2 ئەم 5 لە 5 ڕۆژ چی خواردۆ بیخۆ دوو ڕۆژەکەی تر بە ڕۆژوو بە واتە ئەگەر 5 لە 5 ڕۆژەیە 2000 کیلۆکەلەری خواردووە 2000 وزە و خواردە بۆی تێبگە باشە بینەر لە دوو ڕۆژەکەیە بیکە بە 800 کیلۆکەلەری 800 وزە باشە 800 وزە لە خواردنەوە وەرگرە ئەمە بەڵام ئەوان باسەوە ناکەن مەسەلەن لە دووشەمە و پێنجشەمەیە بە ڕۆژوو باشە 5-2 واسا دوو ڕۆژ لە هەفتەکەیە تۆ بە ڕۆژوو بە باشەوە بەرنامەیەکی زۆر گرنگە بۆ دابەزینی کێش بالمناسبە ینی کاتە حکمەتەکانی ڕەمەزان چی بەزەبەت ئەمە بێمە سەر ئەو مۆزوعی هاوتت لەش خۆی پاکە کاتەوە مۆزوع ئەمە مۆزوعێکی ترە کە زۆر گرنگە پێوتری ئۆتۆفەیجە ئینگلیزی پێوتری ئۆتۆفەیجە و طبعا بالمناسبە ئۆتۆفەیجە با بڵێن لاینی یەکەمە دژی خانە شێرپەنجەیەکان کە لە ڕەمەزانە ڕوەدا تۆ ئەگەر کە لە ڕەمەزان سێکرد کە لە ڕۆژوو مانگی ڕەمەزانە ڕۆدا و لە ڕۆژوو غەیری ئیسلامیش ڕوەدا بالمناسبە باشە هاتاگەر تۆ ئەوانەی غەیری ئیسلامیش بە ڕۆژوو بن هەرو پرۆسە ڕوەدا معنای چیە هیننای چێ ئۆتۆفەیجە ئەوەیە کە لەش وەختی تۆ 16 ساعت 7 ساعت لەشە دیتەوە لە خواردن و خواردنەوە لەش پێویستی بە چییە پێویستی بە هەندێک خانە هەیە وەزیفەی کەم بۆتەوە باشە خانەکان وەزیفەی کەم بۆتەوە هەندێک خانە هەیە پێوترێ پری کانسەر یان پێشەوەی بێ بە خانەیەک بگۆڕدرێ و خانەیە لەش چیەکە لەش هەڕوا ئەو پرۆتینەی کە لەو خانەیە بەکارێنێ بۆ خۆی ئاوەکەی دیادەرەکە بەکارێنێ بۆ خۆی ئەمە خامە گەور باشترین و گرنگترین چییە گرنگترین سوودی تەندروستی ڕۆژوە هیچ فەلسەفەیەک هەیە ببوورە کاکدانیا لەوەی کە کاتێڵێ 5-2 ئایا هەمانە بڵێ 11 مانگ و مانگێکیش بۆ نمونە
یا حکمت ئێستا بۆ من زۆر جار دەڵێ ئەمە بە شەوابی خۆ لەبەرەوەی کە لەو کاتانەیە خەوێک کە دەڵێ لە شەوابی خۆ زۆر جیاوازین بخەوە زۆر جیاوازیە لە خەوی ڕۆژە ئایا بە ڕۆژووبوون لە مانگی ڕەمەزان کە تهدید کراوە دەبێت لە مانگی ڕەمەزان بێت هیچ حکمتێکی تایە لەوەی کە ئەو مانگە هەڵبژێراوە جیاوازیە لەگەڵ مانگەکانی ترا والله عەلەم ئەوەی خوای گەورە ئەوێ ئەوەیە تۆ ئەگەر 2 ڕۆژ بە ڕۆژووبی و 5 ڕۆژ واتە ئەگەر ئیسا 5-2 هەبێ بەرنامەیەکی 5-2 هەبێ ئەو سوودەی هەبێ کە بۆ دابەزینی کێش و چەوری و کۆمەڵێ نەخۆشی دڵ و زەخت و شەکرەوەوانە بێ ئەی باش ئەگەر مانگە بە ڕۆژووی بزانە چ گرنگێکی هەیە بە جددیان ئەمە من باسی ئەو سووداناکەین ئەم هەموو سوودەکان ئەگەر بتەوێ کە تە بە 1-2 ڕۆژ ئەو حکمەتێک کە خوای گەورە ئەوێ کە ئەوێ ئێمە بەڵام ئێمە نازانین بە تەواوەتی حکمەتی تەواوەتی ڕۆژەوە لاوەکەوتم حکمەتە شەرعەکەیە کە سەمع و طاعەیە بۆ خوای گەورە بەڵام ئەم حکمەتانەیش هەیە کە زۆر گرنگە کە لەش سوودێکی زۆری لێ بینین. زۆر باشە کاک دکتۆر چی بکەین بۆ ئەوی کە لەگەڵەوانی کە باسە کرد کێشمان دابەزێت یعنی یانەوەی ئەوەی کە نێڵین کێشمان زیاد بکات زۆر مەسیجی گرنگە بەڵام هێشتا سوودی تری هەیە هەر باسم نەکرد بەیەکی لە مانگی ڕەمەزانە بۆی بزانانی سترێس کەمە بێت ڕێژەی کۆرتیزۆڵ کەمە بێتەوە کە ڕێژەی کۆرتیزۆڵ کەم بووەوە ئێمە وەڵامی بینەکە جەنە بەڕێستە دەمامسە کە ڕێژەی کۆرتیزۆڵ کەمە بووە کەم بووەوە سترێسیش کەمە بێتەوە چونکە خودی خۆی مامۆسا لە کەی لە غەیری مانگی ڕەمەزانە خواردن کە تۆی خۆی سترێسە بۆ لەش چونکە هەموو خوێنێتر بە ئیسراحەتی سەمن تۆ 16 ساعات بە ڕۆژۆ بێ خوێن بە ئیسراحەتی بۆیە ڕوا بۆ ناڕوا بۆ گەتەها ڕوا بۆ شوێنی تر ڕوا بۆ گورچیلە باشە ڕوا بۆ دڵ ڕوا بۆ جگەر ئەمانە سوودێکی یەکێ لە سوودەکانی تری ڕۆژۆی مانگی ڕەمەزان بێمەوە سەر وەڵامی بەڕێستان بەمەوە طبعاً بۆی پۆلێنیکەین ئێستا حالیان خەڵک لەسەر 2 بەرنامەیەکەیە کە پێوترێ کیتۆ دایەت کەەوە لە بەرنمەیەکی ترا باسیەکەم بە تەفاسیلی کیتۆ دایەت چییە خۆی ئەستانەوە کیتۆ دایەتە بۆی ینی بە ئاسانی ینی بە شێوازێکی ئاسان باسی کەم ئەو کیتۆ دایت شەکر لە 5% خواردنەکەیان ئەتیما دەکاتە سەر شەکر ئەم من باسی ئەم گروپە ناکەم چونکە ئەسڵەن ئەم گروپە لە پێشی ڕەمەزانیش برسیان نابێ و گروپە ئەوان ئەتیمان دەکەنە سەر خواردنی زیاتر چەوری باشە واتە چەوری زیاتر ئەخۆن 5% خواردنەکەیان تقریبا ڕوا بۆ شەکر ئەوان خۆیان لە ئەسڵا برسیان نابێ لە غەیری مانگی ڕەمەزانیش برسیان نابێت چونکە لەشیان ئەتیما دەکاتە سەر چەوری سوستانەوە واتە بەکارهێنانی چەوری وەکو وزە وەکو سوستان نەک بەکارهێنانی شەکر ئەوەی ئێمە ئەیکەنیسە لەسەرین ئیسە حالیان ئەوەی ئێمە زۆربەی زۆری خەڵک لەسەر ئەم بەرنامەی ترە باشە کە ئێمە بەکارهێنانی شەکر وەکو سەرچاوەیەکی وزەین لەشمان وزە شەکر بەکارهێنێ وەکو سەرچاوەیەکی وزە من باسی ئەم جەماعەتە ناکەم بەیمەوە سەر باسی ئەم جەماعەتەی تر مامۆستا بۆ ئەوەی سوودی تەواوەتی وەکو خۆت وتت ئەمێ ئەو نەمەسجەش بگەم طبعاً ڕەمەزان والله ئەعلەم ببێ بە وەرچەرخانێ لە ژیانی ئینسانە بۆی دوای ڕەمەزانیش گۆڕانکاریەک لە شێوازی ژیانیش بکرێ مامۆستا بڕوا بکە ئین لبەدەنەکە وەکو وتم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئین لبەدەنیکە عەلەیکە حەقی لەسەرمانە بەجددی فەو خواردنەی ئێمە ئەو خواردن ئەو ئەبێ لە گۆڕانکاریەک هەبێ لە مانگی ڕەمەزانە و لە غەیری مانگی ڕەمەزانەوە ئەبێ وەرچەرخانێک بکەی لە ڕەمەزانە بەجددی ینی ئێمە توێژینەوەیەکی زانستیمان ئەنجامدا دوایی ئێمە سەر هەموو ئەو خواردنانەی چییە بخورێت و چۆنی بخورێت توێژینەوەیکی زانستیمان ئەمجادا پار 2 توێژینەوەمان ئەنجامدا یەکیان نەتیجەکانمان دەسەکەوێت ناوەندی ئەو توێژینەوەی لەگەڵ ناوەندی کوردستانی بۆ ئەجازی قورئان و سونە لە نەخۆشخانەی بەخشین ئەنجامماندا باشە من دکتۆر فازڵ و با بڵێن دکتۆر دیاری و دکتۆر خالید و دکتۆر جەزا و کۆمەڵێ لەم توێژەرانە توێژینەوەیەکمان ئەنجامدا ئایا ئەوانەی کە ڕۆژوە بن ئایا کێشیان دابەزێ ئایا چەوریەکانیان دابەزێ ئایا چەوریەکانی خوێنیان دابەزیان چەوریەکانی خوێنیان دا نابەزێ طبعاً ئەم توێژینەوە نەکراوە تا ئیسا لە جیهانی ئیسلامیە نەکراوە لە ژینە کراوە بەڵام بە شێوازێکی تر کراوە چەوریەکانی خوێنی ئیزافەتیان نەکراوە و ئەم توێژینەوەیە ئێمە کە ئەنجاماندا وەکوتم پار لەسەر ئەو بابەتەیە بوو خۆشبەختانە کارگەی بەهار با بڵێن سپۆنسەری توێژینەوەکەی کرد مامۆستا جەلال ئەو با بڵێن پارەی توێژینەوە زانستیەکەی با بڵێن هیند کرد با سپۆنسەر کرد باشە
ئەگەر برایان بڕۆنە سەر ئەو برانی کۆنتترۆل بڕۆنە سەر ئیسە نەتیجەی هینەکەتان بۆ شیەکەمەوە چی ڕوویدا لە ڕووی لە مانگی ڕەمەزانە و لە دوای مانگی ڕەمەزانە باشە و ئایا ئەو ڕۆژوەی کە خوای گەورە ئێوێ لە ئێمە بزەبەتەوەی یانە ئەگەر برایان من تاوکاتی کە هاوکارانم توێژینەوەکە خەنە سەر شاشە بۆمان دکتۆرەگەر دینەوە لای توێژینەوەکە بەس دەگەر باسی ئەوت کرد کە ئەوانەی کە وزەی خۆیان ڕۆژانە لەسەر هەندێکی چوری و هەندێکی لەسەر شەکر پەیدا دەکەن تاوان دیارە هاوکاران دەڵێن ئامادەیە دکتۆرەوەی کە لەسەر شاشەیە پێم وایە ئەگەر سەیریکەن ئەمە توێژینەوەی ئەمە یەکێک لە خشتەکانە ئەمە باسی چییە کە ئەم لێرەیە باسی ڕێژەی خواردنی ئەو کەسانەی کە هاتن بۆ لای ئێمە پێشی ڕەمەزان و لە پێش ڕەمەزان و لە مانگی ڕەمەزانە ئایا هیچ جیاوازیەکیان کردووە وەکو وتم من وتم مەسجوتم حکمەتەکەوەیە لە مانگی ڕەمەزانە ئێمە خواردن کەم بکەینەوە بەجددی سەیریکەن ئەگەر سەبارەت بە وزە سەیرەکەی وزەی پێشی مانگی ڕەمەزان و وزەی مانگی ڕەمەزان هەمان وزەیە ئەوانە تۆزێک ئەحساین هینێکی علمی و زانستیە پێویست ناکە لێرە من باسی کەم بە هەر حاڵ کە پێوترێ پیڤالی ئەوانە پێویست ناکە من چی کەمەوە لێراکەیە بەڵام وزە هەمان وزەیە واتە وزەی هیچ جیاوازیەک نەبوو لە نێوانی وزەی ئەو کەسانەی کە لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو بن و ئەو کەسانە هەر خودی ئەو کەسانە کە پێشی مانگی ڕەمەزانە هاتن بەلای ئێمە طبعاً ئەمە عزیەتێکی زۆرمان یا بۆ ئەنجامدانی ئەم توێژینەوە کە زۆر قورسە هەموو کەسێک خواردنەکەی ئەبێ ئێمە ڕیکۆردکەین دوای ئەوە خستمانە ناو بەرنامەیەکەوە بۆ ئەوەی ئەمانەمان بۆ دەرکات ڕوونتر ئێوە دەتانەوێت لە ڕەمەزانە خۆی حکمەتەکە لەوەیە کە خواردن کەم بکرێت بەجددیەوە بەڵام ئێمە کەمی ناکەینەوە بەجددیەوە بەڵام کەم خواردنانە ئیسا ئەو خواردنانەتان بۆ باسەکەم بگەڕێتەوە داواتخوا لەسەر توێژینەوە برایان چێتەوە سەر توێژینەوە هەمان توێژینە هەرمان خشتە ئەگەر سەیریکەن ئەمە ڕێژەی وزە وەکو وت با بڵێن وزە هەمان وزە بوو ڕێژەی شەکر هەمان شەکرە باشە واتە نەفەرێک کە هاتووە بەلای ئێمە ئەگەر کێشی زیاد بێ ئەگەر بێ کێشی دابەزێنێ هەمان وزەیە هەمان کاربۆهیدرات باوڵێ هەمان شەکر هەمان شکر بووە و پێرسنتەجی وارە ڕێژەی لە سەتا شەکریشی هەمانە پێش ڕەمەزان و لە کاتی ڕەمەزانیشە هەمان شت بووە ڕێژەی چەوری هەمان شت بووە واتە تا ڕێژەی شکری ژوەکو خۆی بێ چەوری کەم ناکاتەوە خواردنەکەی من باسی خواردن واتە خواردنی چەوری ئەو نەفەرانە هەمان چەمان هەمان خواردن بووە لە پێشی ڕەمەزان و مانگی ڕەمەزانیشە هەمان بڕ بووە و ڕێژەی پرۆتینیش هەمان بڕ بووە و ڕێژەی با بڵێن فایبەر و مادەڕی شاڵەکانیش هەمان شت بووە ئەمە مشکلەیە بەجددی بۆ مشکلەیە لەبەرەوەی من وتم منە بێ لە مانگی ڕەمەزانە ئەگەر بمانەیە کێشت دابەزێنی ئەگەر بتەوێت کێشت دابەزێنی بالموناسەبە کێش دابەزین پرۆسەیەکی درێژخایەنە هەندێک کەس لە ساڵێکە خەریکی کێش دابەزینیە 8 مانگە خەریکە کێشی دابەزێن ئێستا کۆمەڵێک چەوری هەیە لە منطقەی کەمەریا لە ورگایە ئێوە دایبەزێنێ ئێوە زەربەیەکی باشی لێ بە لە مانگی ڕەمەزانە فرسەتێک و چینێکی چاوەڕ ئەوە گرنگە بەچی ئەوە لە بیر نەچێ بەوەی بڵێم بەچی چونکە بۆ باسی چونکە قەڵەوی و چەوری ئەو منطقەی ورگە زۆر ینی ئێستا توێژینەوەکان لەسەر ئەو چەوریانە وەختی خۆی وا ئەزانرا ئەو چەوریە با بڵێن خانەیەکی سابت بێ بەڵام ئێستا دۆزراوەتەوە ئەو خانە چەوریانەی کە لە منطقەی کەمەرێ بە تایبەت لە منطقەی کەمەر هەیە خانەیەکی چالاکن کۆمەڵێ ئیلتیهاب با بڵێن عواملی ئیلتیهاب لێیان دەرئەچێ با بڵین کۆمەڵێ مەشاکلی تر هەندێ شت دەرئەکەن ئیلتیهابات و مەشاکلی قەڵەوی مەشاکلی نەخۆشی دڵ دروست دەکەن مەشاکلی نەخۆشی شەکرە دروست دەکەن ئەو چەوریانە باشە فەم بێمەوە سەر خاڵەکەی تۆ ئێمە بەچی بکەین بەڕەئی ئێمە وەکو پسپۆڕانی خۆراکی گرنگترین شت ئەوەیە لە وەختێک کە ڕۆژەکە و شکان لەلای ئێمە بەچی شکێنین بە ئاو یا بە خورما یەک خورما بەسە ماوەسە یەک خورما ئێمە پەنا بۆ تاک دەبین دەڵێ 3 5 7 9 11 جاری وهەیە لەبەری پاساو بۆ خۆمان دێنەوە دەچین 11 دەخۆین 13 پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كان يحب الوتر باشە خۆی وتری خۆش ویستوە چونکە ئێمە بەس خورما ناخۆین شتی تری لەگەڵ ئاخۆین فەیەک خورمایە 57 کیلۆ کەلۆریە بەس باشە بەڕێزان ئەمە یەکەم واتە خورمایەکە خوارد باشە
تۆ کێشت دابەزێنێت توێ سوودی ڕۆژۆکە توێ سوود بگەنی بەڕ بەلەشت یاننا ئەمەوێ سوود بگەنم بەلەشم ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەو شەربەتە سەناعیانە و ڕەنگا و ڕەنگانەی کە ئێستا لە بازار هەیە بە جددی ئەمانە کارەساتن ئامانە لابەرن هیچ مشکلەیە بۆ مناڵەکانمان وەکوتم من هەو لە وتەیەکی تریشا باسم کرد ئەوە بەرپرسیارەتی بە جددی باشە بەرپرسیارەتێکی گەورەیە بدایکان لەسەر مناڵەکانیان ئەم هەموو شەربەتە سەناعیانە زۆر خراپن سەیرەکەی لە تەمەنی 20 ساڵانە تەمەنی 25 ساڵانە تووشی نەخۆشی شەکرابن تووشی کۆمەڵی مەشاکلی تەندروستی ترە بن بەهۆی ئەو خواردنانەوەیە بەجددی فەخواردنی شەربەتی سەناعی بە هیچ شێوازێک جایز ئەمە شەربەت دکتۆر شیرینی و بامیە و لوقمە قازی و ئەوانە هەر لابرێ هیچ مەجالێکی تیانێ ئەگەر هەر نەفست لەسەری بوو باشە من باسی ئەو جەماعەتەی لەسەر کیتۆدایت ئەوانە هەر نابێ بیخۆنەوە وازی لێ بێن یەک خورمایە بخۆنە بێتتر تەواو هیچی تر کار بەیدرات نەخۆن بەس ئەمانەی تر ئەوەی خۆمان ئەگەر بتەوێت سوودی لێ ببینی ئەگەر بتەوێت کێشت دابەزێنی ئەگەر بتەوێت ئەم چەوریانی ورگت دابەزێنی چەوریەکانی ترت دابەزێنی چەوری دەوری جگەرت دابەزێنی ئەو شریانە بێکەم کەیتۆ هیچ مەجاڵێتی نیە واتە وەکوتم باوەڕین خورماکەم یەک خورما ئاوێ ئەو شرینانی کە تۆ باسە کرد ئیتر برمەیە حەلەویاتە هاتە فەن دروستکردنی پاسا و ئەزانی بۆ لەبەرەوەی وەکوتم باسیەکەم لەبەرەوەی ڕێژەی ئەنسۆلین زوو بەرزە بێتەوە هەر ڕێژەی ئەنسۆلین بەرزەوە بوو لە خوێنایە دەرگای چەوریەکانمان بۆ گیرێ باشە دکتۆر ئەمە ئاو خورما دوایەوە چی بخۆین برنج بخۆین دوایەوە چی بخۆری دوایەوە چی بخورێ بە دوای ئەوە خۆ دەزانی سووبێکمان هەیە ئیتر ئەم سوپای تر هەر چیەک بێ مشکلەی نییە تر نیسک بێ مەسەلەن بۆ نمونە یان سوپێکی زەڵاتە بێ زوو سوپێکی سەوزە بێ سوپێکی تر بێ گۆشت بێ سوپ هەر سوپێکی تر بێ مشکلە نییە سوپەکەیش بخۆ پێمان باشە ئێمە بینی هەبێ لە بینی خواردنی سەرەکیەکە و لە بینی ئەو خواردنی بیدایەتەکەی کە خورما و با بڵێن ئەگەر شەربەتیش تۆ ئەگەر شەربەتی نەفەر هەیە لەگە شەربەتی سروشتی هەیە مەسەلەن بۆ نمونە فرێژ بێ مەسەلەن ئایا بیخۆمیانە یعنی ئەویش چکە شەکریتیایش زیاد شەکر خۆ دەزانی شەربەت زیاتر شەکرەکەی چڕ ئەبێتەوە لەوێیە یعنی ئەویش تقریباً کەم کرێتەوە باشترە بەڵام شەربەتێک وەکو چی دروست کرێ وەکو شەربەتی شلیک بێ شەربەتی پرتەقاڵ بێ ئەویش هەر قسەی لەسەر بێت فرێش بێ هیچ مەجالیتیانە فرێش بێ ئەوانەی تر هەر بە کەڵک نایە چۆن یانی دکتۆریانی فرێش کە خۆمان لە ماڵەوە دروستی کەین فرێش بێ لە خوا ماڵ ئەوە باشترە ئەوە باشترە لە شەربەتەکەی تر ئەمما بت زیاد سوودە تەندروستیەکە وەرگری لە ڕۆژەوەکە پێم باش نییە شەربەتە سروشتەکەیش بە زۆری بخورێت مەودای نێوان ڕۆژوشکانەکەتان پێم باشە بۆ ئەوی خواردنە سەرەکیەکە دەست پێ بکە پێم باشە تر تقریباً دەقەیە تا دوای نوێژەکە و کرد و چکە تۆ خورمایەکە خۆی ئەم لەش تاقەیەکی وزەیەکی لێ لە خورماکە وەرەگرێتەوە چکە خورما کۆمەڵێ مەوادی تایە باشە کۆمەڵێ کانزای گرنگی تایە نیعمەتێکی گەورەیە خورما کاتمان کەم بابسین سەر خۆراکەکان بابسین سەر خۆراکانی تر دوای ئەوە چی بخورێت دوای ئەوە خواردنە سەرەکیەکە نان دوورکەوەنەوە نان لە خواردنەکە دوور کرێتەوە ئەگەر برنج خوارد و برنجێکی کەم ئیتر خواردنەکە ئیتر گۆشتەمەنی بێ پاقلەمەنی بێ هەر شلەیەکی تر بێ مشکلەینی ئەمە ڕئی منە لە سەبارەت بە چی سەبارەت بە خواردنی بەربانگ لە پارشێویشە بە هیچ شێوازێک نابێ ئەگەر بتەوێت سوودی لێ ببینی ماوەسا ئەگەر بتەوێت ئەو چەوریە لابێ نابێ نان بخورێت پارشێو نانی وشک نابێ نان بخورێ نابێ برنجش بخورێ ئەگە بتێ سوودی لێ ببینی کاتە چی بخۆین هێلکە هەیە سی هەل بخۆ حەزەکەی سی هێلکە بخۆ چوار هێلکە بخۆ بە گوێزەوە بە پەنیرەوە باشە لەگەڵانە خۆی ئاخر ئەوەیە مۆزوعەکە ئەبێ ئەگە بتێ سوودی لێ ببینی ئەبێ وا بکەی باشە تۆ ئەڵێ چۆن سوودی ببینین سوودە بە ڕۆژ بالموناسە بە شەوە توانی چەرەس بخۆی بۆەوەی برسیت نەبێ پاشە توانین چەرەس بخۆی کێوم لە بیرم نەچێ ئەتوانین وە لەگەڵی شاد لە پارشەوە کووتم ئەتوانی مەسەلەن بۆ نمونە ئەو گوێز و یان شلەمەنیەکان پاقلەمەنیە نیسکە مەسەلەن توانی ئەوانە بخۆی مشکلەی نییە پاقلەمەنیە گۆشت دەتوانی بیخۆی کێشەی نیە باشە ماسە بۆی سوودی لێ ببینی لەگەڵی شە هەندێک هین هەیە زۆر گرنگە بۆی ئاگاهین بێ یەکیان ئەوەیە پێوترێ سەپلیمنت دەرمان نییە
وەکو تەواوکەرێکی خۆراکشی ئەم تەواوکەرە خۆراکیانە وەکو چی بخورێت پێم باشە ئۆمیگا-3 تیابێ باشە ئۆمیگا-3 ئەگەر زەیتی زەیتونە خوارد پێویستە بە ئۆمیگا-3ش نییە ئەگەر ماسی خوارد لە خواردنەکان تا هەبوو پێویستە بە ئۆمیگا-3کەش نییە یەکێک لەوانە پرۆبایۆتیکە کۆمەڵێ بەکتریایە باشە ئەو کۆمەڵە بەکتریای تەندروستی ڕیخۆڵەت زۆر بەجوانی ئەگەڕێت چکە ڕیخۆڵە تەندروستی مرۆڤە کۆمەڵە بەکتریا لە 195 بەکتریا لەوێژی باشە و 160 مەناعی ئینسان لە بەهۆی ئەو بەکتریایانەوە ئەو بەکتریایانە ئەبێ من پێم باشە پرۆبایۆتیک بخۆ سەوزە لە بیرتان نەچێ ئەمە گرنگە باشە و ئەگەر پرۆبایۆتیک وەکو با بڵین تەواوکەری خۆراکی نەبوو توانین چی بخۆی توانین سرکەی سێو بخورێ سرکەی سێوی سروشتی واتە سێوت کردبێ بە سرکە نەکە و سرکەی لە بازاڕە هەیە ئەوە سرکەیەکی سەناعیە کێشت بۆ دروستەکە یەک کەوچکە سرکەی سێوی سروشتیە توانی بخیتە ناو پەرداخێکی ئاو لە دوای خواردنەکان و تەبیخیتە سەر زەڵاتەکە ئەم جۆرە ڕیجێمە ئایا کاریگەری لەسەر وەرگ دروستەکە یا دەموچاویش چکە زۆر جار دەڵێ کە من خۆم گرتەوە لەم خواردنانە دەموچاویشم زەعیف دەبێت خۆی هەموو چەوریەکانی لەش دابەزێت بەڵام ئەو چەوریانەی کە زیایە لە شوێنی زیایە یەکەم جار دابەزێتەوە یعنی ئەگەر دەموچاویش دابەزی زیادە بۆ دڵی پێ خۆش نەکە جوای لەشی باشتر دەبێت ئەگەر لە نانی جۆ بەکاربێنین لە بری نانیکە هەر بەکاری نێنی بۆ کێ بۆ ئینسانێکی تەبیعی بۆ یەکێکی خودی لەشی تەبیعی بێ مشکلە نییە بەس بۆ یەکێک بێوێ کێشی دابەزێنێ ئەبێت لەو نانەیش دوورکەوێت دکتۆر لەگەڵ هەموو ئەمانەیە وەرزش چی؟ ئەوم لە بیرچوو وەرزش ئەتوانی لە ڕۆژێ دەمان یاری ئاسە ناتوانێت لە ڕۆژی مانگی ڕەمەزانە بکرێ بەڵام پێشی چەندێ نزیک بێتەوە لە ڕۆژوشکات دنە باشە ئەو تقریباً 20 دقیقە نیو سەعاتێ پێش ڕۆژوشکانە بەس جوڵەیە کاردیۆ بکە باشە ئەو مشکلەی نییە یانەوەتە لە دوای ڕۆژوشکانە بە سەعات و نیوێ ئیتر دوای 2 سەعات ئەتوانی وەرزشەکان دەجام بێ هەتاکو بە یاری ئاسنی شەو دکتۆر شتێکی ترەیە کە دەوترێت زۆر کاریگەری هەیە لەسەر قەڵاوبوون بە تایبەتی لەسەر وەرگ ئەویش ئاو خواردنەوەی زۆرە بە تایبەتی ئینسانیش کە ڕۆژوشکان ڕەنگە زۆری نەمان ئاوێکی زۆر بخۆینەوە ئایا هیچ زەرێکی هەیە لەگەڵ نانایە لە دوای نانایە ئاو خواردن هیچ پەیوەندیەکی بە وەرگەوە نیە زەیتیانێک زۆر گرنگە ئاو خواردن لە بیرم چوو بۆ باسکەم چکە ئاو خواردن پێویستە پێیەتی زۆر پێست پێویستی پێەتی گورچی لەو پێویستی پێەتی کەواشە زۆر گرنگە بۆ لەشی مرۆڤ بەڵام باسی ئەوەشم نەکردەوە ئەو خشتەی تری کە بابڵین لە توێژینەوەکەمانە بە دەستمان کەوت بە هەر حاڵ مشکلەی نیە ئەوە خشتەی دووەمە کە ئێمە بەدەستمان کەوت بە ڕجیاوازی لە ڕێگەل لە نێوانی بابڵین ڕەگەزی میێ و نێرینە سەبارەت بە چی سەبارەت بە کێشیان چەنە دابێت بالمناسبە سەید کاگە توێژین لە توێژینەوەکەمانە بۆمان دەرکەوت کێش دابەزیوە بەڵام کێشیان دابەزیوە بەڵام دابەزینێکی زۆر کەم یعنی تۆ کیلۆیەک دابەزینی کیلۆیەک لە مانگی ڕەمەزانە کیلۆیەک دابەزیوە 2 کیلۆ دابەزیوە مەسەلەن ئافرەتەک تەمان پیا و زیاتر زۆرتر دابەزیوە بەس کیلۆیە 2 کیلۆ یان نیو کیلۆ دابەزی بێ ئەوە بەڵێ ئیحسائیەن مهمە بەڵام وەکوتر مهم نییە زۆر گرنگ نییە سەیری کە بزانە یەکێک لە مارکینەکان کە وەرمان گردووە با بڵین کەمەرە ئایا چەوریەکانی کەمەر دابەزیوە کەمێک دابەزیوە باشە یا چەوریەکانی خوێنش دابەزیوە بالمناسبە دابەزیوە بەڵام بەدڵی ئێمە نییە وەکوتم ئەو حکمەتەی گەورەی کە لە مانگی ڕەمەزانە هەیە و سوودە زۆرەی ئەبێ زیاتر دابەزن بە جدی یانی ئەگەر سەیری کە لەوێت لە خشتەکەی زۆر ڕوونە ڕێژەیەکی کەم دابەزیوە لە چەوریەکانی ورگە لە چەوریەکانی با بڵین خوێنە ڕێژەیەکی زۆر کەم دابەزیوە و هەروەها لە چەوریەکانی لە چکە ئێمە جیازێکمان بەکارهێنا هەموو یەکێک لە خاڵە گرنگەکانەوەی چکە لە چەوریش دابەزیوە قەبارەی ماسوولکەش دابەزیوە ئێمە جیهازێکمان بەکارهێنا ئەو جیهازە ڕێژەی ماسوولکە دەرەداهین با بڵین دەرەهێنێ ڕێژەی چەوری دەرەهێنێ لە لەشە ڕێژەی ئاوی لەش دەرەهێنێ ئەوانەی هەر هەموو چی بوو ئەوانەی هەر هەمووی دابەزی بوو باشە بەڵام بە شێوازێکی کەم دابەزی بوون زۆر باشە دکتۆر بەوەکەوەی کە ئاماژت پێکرد 52ەکە کە حکمەتێکی خۆی گەورەی تێدایە دەستپێکی قسەکانی شت باست لەوە کردوتی دەگەر ڕەمەزانێکێک لە حکمەتەکانی یا مەسەجەکانی ئەوەیە کە ئێمە لەگەر لە حەڵال خۆمان بگرینەوە دەبێت لە حرام حتممە ئەولاترە خۆمان بگرینەوە
ئایا خۆراکی حەڵاڵ و حرام بۆ جسمی ئینسان بۆ لەشی ئینسان فەرقەکە لە ڕووی تەندروستیەوە یاخۆت نا زۆر جار دەوترێت شتی حرامیش خۆشە وەکو حرام وەکو خواردنی حرام وەکو چی ئەوانی کە خۆی گەورە مەنعی کردوون بەدڵنیاییەوە یاخود ئەوانەشی کە بە زۆر لە جۆرەکان بۆ تۆ حرامن ڕەنگە بۆ خاوەنەکەی حەڵاڵ بن یعنی من یەک نمونەیەکی بەسیتە بۆ هێنمەوە حەچی توێژینەوەی زانستیش لەسەرەوەی سرکە حەڵاڵە عەرەق حرامە وایە باش هەم پرۆسەی دروستکردنی عەرەق چۆنیە هەر سێوە هەر لەو میوانێ ئەو میوانە باشە تەخەموڕەکەن کە تەخەموڕی کرا بێ بە عەرەق کە بوو بە عەرەق زیانی هەیە باشە زیانی هەیە کە بەڵام سرکە دوای پرۆسەیەک بەکتریایەکیە ئەو سێوەیە کە تەخەموڕی کردووە باشە ئەیکا بە چی ئەیکا بە سرکە 67 بە جۆری بەکتریای تایە سوودبەخش باشە هەموو تەندروستی با بڵێن گەدا ئەگێڕێتەوە بۆ گەدە بەڵام کێشەی مەشاکلی بۆ شەکرە باشە بۆ دابەزینی کێش باشە بۆ زەخت باشە چکە پۆتاسیۆمێکی زۆری تایە باشە کێشە بۆ دروستناکە مەگەر یەکێ خۆی کێشەی قۆڵۆ ئین مەعیدەی هەبێ باشە قورحەی هەبێ پێشتان خواردن بیخواوەیان جیاوازە باشە بەڵام تۆ سەیری مەشاکلەکانی عەرەق خواردن ئەمە حرامە سەیری ئەو توێژینەوە زانستیانەی کە لەسەر عەرەق خواردن هەیە با بڵێن زیانەکانی عەرەق خواردن هەموو توێژینەوەکان لە غەیری با بڵێن ئیسلامی شەڵێ ئەبێ واز لە عەرەق یەکەم خاڵە بێ واز لە با بڵێن مادە کوحولەکان بهێنی ئەمە نمونەیەک لە نمونەکان زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد ئیبراهیم دکتۆرا لە بواری خۆراک زۆر سپاس بۆ زانیاریەکان